سەرماوگەرمای ئاسایی نەبێ یان ئۆکسجینی. حاجی ئیبراهیم حەسەن بەرکەوتەی چەکی کیمیاییە زیاتر لە 10 جۆر حاب بەکاردێنێت. دوای 34 ساڵێش تا حکوومەت نەیتوانیوە چارەسەری پێویستی بکات و ئازارە هەمیشەیەکەی بنەبڕ بکات. زۆریان هی ئێرانە. زۆربەی چارەسەرەکانیش بە پارە و لەسەر گیرفانی خۆی دەکات. خەستخانەیەکی یان کردەوە بە ناوی چارەسەری بەرکەوتوانی چەکی کیمیاییەوە لە هەڵەبجە. ئێمە لە سەرەتاوە زۆر دڵمان پێی خۆش بوو، وتمان معاناتی ئێمە کەمەکاتەوە و دکتۆر لێرە بێ ئەمان بینێ و کەی معاناتمان بوێ ئەچین بۆ خەستخانە، بەڵام لە ڕاستیاوا دەرنەچوو. ژیانی بەرکەوتوانی چەکی کیمیایی ئەوەیە کە وەکو بڵێ ئەبێ ببین خەڵگە بێ بە کارمەندی خەستخانە بۆی عیلاجی خەڵکە، بەس ئێمە بووین بە کارمەندی خەستەخانە و نۆرنینگەکان بۆی بچین عیلاجیان لێ بکڕین و عیلاجیان لێ وەرگرین و بەردەوام ڕۆژانە عیلاجمان پێویستە و ئەبێ دەرمان بەکاربێنین. چەند مانگێکە کێشەی کەمی دەرمان بەرۆکی نەخۆشخانەکانی هەڵەبجەی گرتووە. ئەگەر دۆخەکەش بەو شێوەیە بەردەوام بێت، دوور نییە کۆگای دەرمانی تەندروستی ڕوبەڕووی نەمانی دەرمان ببێتەوە. بەڕێوەبەری تەندروستیش تایبەت بە پەیام دەڵێت کۆمپانیەکانی دەرمان ئامادە نین دەرمان بۆ تەندروستی هەڵەبجە دابین بکەن، وە کارەکەشی بۆ نەبوونی سیولە دەگەڕێنێتەوە. کاک سەمەنجان، ڕاستێکی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا قەینا بودجەی دابین کردووە، بەس لەبەر نەبوونی سیولە کۆمپانیەکان نایەن بە دەموەرگرتنی تەندەرەکانەوە. هەفتەی پێشوو نزیکەی 2 ملیار و 150 ملیۆن دینار تەندەرێک لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە ئەعلانمان کردووە. کۆمپانیا بە ڕەفز یاخود بە عوزریان هێناوەتەوە لەوەی کە بەشداری ناکەن، داوای لێبوردنیان کردو کە بەشداری ناکەن. یعنی تۆ بزانە ئاستەکە گەیشتۆتە کوێ، لەبەر نەبوونی پارە هیچ کۆمپانیایەک ئامادە نییە بێت دەرمانی خۆی و سەرمایەی خۆی و هەموو داهاتی خۆی بخاتە قەرزەوە. قەرزەکەش ئەمەلی وەرگرتنەوەشی زۆر دوور و درێژە و لە ئێساژە ئەمەلی وەرگرتنی نییە. بەڵام ئێمە کەسوکاری خۆمان و ئەم بەرکەوتوانەمان نەداوەتە دەستقەدەر. ئێستا هەردوای چاوپێکەوتنەکەی من بچۆ بۆ نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیاوی، ڕاستەوخۆ ئەو ڕەچەتانە ببینە و دەستی نەخۆشەکانیش ببینە کە عیلاج وەرەگرێ، لێدوان لە هیچ بەرپرسێک وەرمەگرە. تەنیا کارێک بۆ بەرکەوتوانی بردومانی کیمیایی کە حکوومەت کردبێتی کردنەوەی نەخۆشخانەیەک بوو. بە پێی وتی بەرکەوتوان تا ئێستا ئەو نەخۆشخانەیە نەک چارەسەری برینەکانی ئەوانی تێدا ناکرێت لە ئێستادا بۆ بابەتی لاوەکی و نەشتەرگەری جوانکاری بەکاردێنرێت. هەر بەرکەوتو یەکمانگانە بۆ کەمکردنەوەی و ئازاری بەردەوام لەگەڵیدایە پێویستی بە 300,000 دینارە، بەشێکیشیان پێویستیان بە نەشتەرگەری هەیە و ئەواش لەسەر گیرفانی خۆیان ئەنجامی دەدەن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.